بینەرانی مەودا میدیا سڵاوتان لەبێ هاتینەوەلاتان لە بەرنامەی دیداری مەودا بۆ درێژەی زنجیرەی دووی بابەتەکەمان بە میوانداری عەلی کەریمی نووسەر و چاودێری سیاسی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لە ئێستایە و لە ڕابردووە بە گشتی و هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. دووبارە بە خێراتنتانەکەین مامۆستاگیان و پرسیاری یەکەممان بەم شێوازە دەست پێ ئەەکەین. سیاسەتی دوولایەنەی سەرەکی هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتیە و جیاوازە، دوو سیاسەتی جیاوازە، لەمڕۆوە یەکێتی ئەم کارانەی ئەم هێرشانەی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان بە نایاسایی ناوەبات. بەڵام بە ئاشکرا پارتی پشگیریان ئەکات و زۆر جاریش بێدەنگی هەڵەبژێرێت. ئەمە تا چەند ڕاستە و هۆی چییە؟ دیسان سڵاو و ڕێز بۆ خۆتان و میدیاکەتان و هەروە تربینەر و ژۆگرە بەڕێزەکانتان. وایە ڕاستە ئێمە با تۆزێک تەرکیز کەین زاری پێشووتە بەحسەکانمان تۆزێک بڵاو بوو، جامع بوو، لە هەر دەری بە قەولی فارس دەڵە سوخەنی بوود. بەڵام با ئێستا بین فکوس بکەینە سەر هەرێمی کوردستان. فعلەن ئەوەی کە حقیقەتێکە نەتەنیا تۆ یا من دەیبینین، زۆربەی کۆمەڵانی خەڵکیش کاسبکارانیش دەیبینن کە لەو هەرێمەی دوو خەتی جیاوازەیە، دوو سیاسەتی جیاوازەیە، دوو زۆنی جیاوازەیە و تقریباً دەتوانم دوو وڵاتی تەواو جیاوازین و هیچیشمان یەکتی ناخێنینەوە و ینی زۆر زیاتر لەوەی کە ڕەنگە تۆ لە سلێمانی کوردی پارچەیەکی دیکە بخێنێەوە لەوەی کە کوردی هەولێر بخێنێەوە. ئەمە حقیقەتێکە کە ئەمە تووشی بووین و ئێمە بەداخەوە نەتیجەی ئەوەی کە ئێکۆنۆمی سەربەخۆ و ئەوانە دروستکەین لە 2005 کە بانگەشەی ئەومان دەکرد و بانگەشەی زۆرمان دەکرد کە بەغا دەبێت لەمە فێر بێ دموکراسی، بەغا دەبێت لەمە دامەزراوەی فێر بێ، بەغا دەبێت لەمە بەڕێوەبردنی وڵات فێر بێت. بەغدا موفلیسە. ئەمانە هەمووی ئەوە هاتە سەر ئەوەی کە نەخێر ئێمە دەبێت لە بەغدا فێر بین. بەغدایە کە مە قەتم ددانی خێرپێدانێ هێناوە. بەڵام ئەو ڕۆکانە ئەوەی کە من لە کوردستان دەیبینم، من لەو دوو زۆنە دەیبینم، بەڵێ ڕاستێکی حاشا هەڵنەگرە، نەتەنیا هەرێمێک نین، دوو زۆنی زەرد و سەوز. و بەداخەوە ئەو زۆنەی کە زیاتر لە هەمووان بۆتە باعیسی دواکەوتویی و باعیسی شکست و باعیسی ئەوەی کە نەتوانین دامەزراوە ڕسمیەکانی مۆدێرنی ئەمڕۆیی جیهان بێنین دامەزرێنین، ئەو زۆنەیە کە خێڵێک بەڕێوەی دەبا، ئەو زۆنەیە کە ڕەشماڵیان هەیە، ئەو زۆنەیە کە دەڵێ هەزار پیاوم هەیە، ئەو زۆنەیە کە دەڵێت بارزانی هەموو شتێکە، بارزانی ئەمە دواکەوتوی میلەتی کوردە. و ئەم دواکەوتویە لەگەڵ ئەو پێشکەوتویەی کە تۆ دەڵێ هەبێت یا ئەویش قسەی زۆر لەسرە و ڕەخنەی زۆر لەسرە، بەداخەوە نەمانتوانیوە دامەزراوەکانی حکومی دەوڵەتیمان بگەینە سەتح و تموحێک کە ئەم ڕۆکانە کۆمەڵانی خەڵک گەنجی تازە پێگەیشت و چاوەڕوانی دەکات و دنیا چاوەڕانمان لێ دەکا کە ئێوە کە ئەو هەموو ئیدعاتان هەبوو، ئێوە کە ئەو هەموو ئەوە ئارەزوو خواستان هەبوو لە دنیادا و ئەو ڕۆ بۆ خۆتان بۆ نایکەن، ئەو ڕۆ بۆ خۆتان بۆ نایکەن. حقیقەتێک ئەوەیە کە بەرهەڵەستێک هەیە و ئەو بەرهەڵەستێ و ئەو دواکەوتویە تا ڕادەیەکی زۆر فکوسی تەئسیری خستۆتە سەر ئەو بەشەش کە ئەوانیش لە داخی ئەوان ینی فعل و ڕەتفعل دروست دەبێت. ڕەتفعل و ڕەتفعلانە وای کردو کە ئەو زۆنەش نەتوانێت، ئەو زۆنێک کە پێی دەڵێن سەوت، ئەو زۆنەش نەتوانێت کە ئەو جۆرەی کە دەبێت ئەو منافسەی کە دەبێت داینێن و بیکەن پێکەوە بە عەکسەوە بۆتە ئەوەی کە چاودێکەری ئەوەی کە ئەم ڕۆکانە دەبێت لە زۆر بەزوویی بەڕاستی بکرێت. ئەم باوەڕم بەوەی نییە ئێستا کە لە بەرەوپیری دەوری شەشەمە دەچین بۆ هەڵبژاردن لە مانگیدا، 20 مانگیدا، ئەمە باوەڕم بەوەی نییە ئەوانە بتوان ئامادەجی ویان هەبێ هەڵبژاردن بکەن. باوەڕم بەوەی نییە. ئەو ژینگەیە کە دەیبینم، ئەو بەستەرەی کە ئێستا دەیبینم، ئەو فەزای فکری و شەڕە ئیعلامی و ئەو ژەهراوی بوونی لێدوانی ئەو دووگلا دەبینم، باوەڕم بەوەی نییە کە
هەڵبژاردن بکرێت لە فەزایەک و لە محیتێکی سالمدا. با بزانین من هیوادارم هەڵبژاردن بکرێت و دووبارە ئەوان بخۆ کێشەکە ئەوەیە بشکرێت ددانی پێدا ناهێنن، بشکرێت دووبارە ئەلقەڵی تێدەخەن، بشکرێت دووبارە هەزار بیانووی دەبینەوە. بەڕاستی هەروکو لە جاری پێشوش عەرزم کردن ئەو بنەماڵەیە ناتوانن بە مۆدێرنە بن، ئەو بنەماڵەیە ناتوانن بە سیستم بن، ئەو بنەماڵەیە هەزار جاریان هاوار کردووە. ئێمە سەرۆکێکمان هەیە، ئەو سەرۆکە بە ئەرزێمان دادەدا، بە چاڵمان دادەبا، بە جەحەندەممان دادەبا، بە هەردێکی دامان دەدا، ئێمە قبوڵمانە. ئەمە ڕۆشنبیرەکەیەتی کابرا تۆ دەڵێ مامۆستای زانکۆیە، مامۆستای زانکۆیە، یعنی ئەو قسانەی کە ئەو دەیکا لەسەر ئەوەی کە ماڵی بارزانی بۆوی چن، ئەمە لە هیچ قانونێکدا نییە. چۆنی ئەوە جێبەجێ دەکەی؟ ئەو چۆ دەمێشکەوە. بەهەرحاڵ ئەم پێم وابێکە بەرهەڵەستێکی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەو بەرهەڵەستەش چ بۆ بەرەو پێشچوون، چ بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەر ئێمە ناتوانین هیچ بکەین. دۆ تا دەبینی لە کوچکترین شتێکدا لە درۆنێک کە تورکیا پێماندا دەدا جیاوازین، لە درۆنێکی بچووکدا کە سێ دانە گریلاس، دوو ڕۆژنامەنووس، دوو دانە ئەوە دەکوژێ، ئێمە جیاوازین، ئێمە وەک یەک بیر ناکەینەوە. ئەوجار لەوەش خراتر عێراقیش خواخوایەتی من لە ناو بچین دەناکاکە ئەگە بێنی بە قانونی فێدراڵی بێت کوردستان بەشێکە لە عێراقی فێدراڵ. ئەی بابە تۆ سەدام بۆ دەیوێراک چۆلەکەیەک بەسەر ئاسمانەکەیدا بڕە، هەر سەدام بەو هەموو دیشقیمی خۆیە، بەو هەموو دیکتاتۆرێتی خۆیە، بەو هەموو دواکەوتوی هیچ نەبا لەسەر خاکەکەی هەڵی دەدایە، لەسەر خاکەکەی وەجواب داهات. ئێوە لەسەر خاکی خۆشتان وەجواب نهات. عێراقی چی؟ عێراق ئەوە تا جا بۆیە دەڵم ئەم لە بەرنامەی پێشوشدا عەرزم کردی عێراق پێخۆشی ئێمە نینۆکمان نەبێ، عێراق پێخۆشی ئێمە داوەشین، عێراق پێخۆشی ئێمە هەڵوەشین. بۆیە ئەسڵەن پێشی ڕەنگە لە بنەوە پێشی خۆش بێ، وڵە کاکە هەموو ڕۆژە پێیان دادا با دنیا بزانێت کە ئەوانە چەند بێعورزن، با دنیا بزانێت کە ئەوانە چەند بێکیفایەتن، ناتوانن دیفاع لە خاکی خۆشیان بکەن، ناتوانن دیفاع لە هاوڵاتی خۆشیان بکەن، ناتوانن دیفاع لە ڕۆژنامەنووسێکی خۆشیان بکەن. جا خصوصن دیفاع عێراق دەبوو ئەو ڕۆکانە، بەڵام ئەمە خۆم جگای عێراقیدا دەنێم بۆ بیکەم فعلا هەمومان دەزانین عێراق بێتەفاوت لەسەر هەموو تەجاوزەکانی تورکیا بۆ سەر خاکی عێراق ئەگەر بڵم، یا بڵێن هەرێمی کوردستان کە دەی بڵێن عێراق بێغەمە، عێراق نایکە. لە ڕووی هێز و پێگە و دەسەڵاتی تورکیا بەرامبەر بە هەرێم جیاوازە. حکوومەتی هەرێم ئەبێت چی بکات بۆ ڕوبەڕووبوونەوە بەم هێرشانە؟ ئەم پێم وابێ زۆرشت بە ئیرادە دەکرێت. تۆ بزانە ئێمە هەمووی 200-300 پێشمەرگە بووین ساڵانی 70-80وانە. ئیرادەیەکە بوو بە گشت گەورەترین دوژمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەرتەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەدام حوسێن بوو دادەهاتینەوە و خەباتمان دەکرد. کێشەوەیە کە ئێمە بێشوانین، ئێمە بێستراتیژین، دەنا ئەوەی کە چ بکەین زۆر ئاسانە. ئیرادەی نەتەوەییمان دەوێت. ئێمە ئیرادەی نەتەوەییمان نییە. خەڵک ئینتیمای نەتەوەی نەماوە. نەسیم خان ئەتۆ وەختێک گەنجەکەت دەڵێ ئەی هاوار با بچم بکوژرێم لە نیزەدا، بەی هاوار با بڕۆم خۆم بە ئاوێدا دەم، لەسەر ئەو نائەدالەتەی دەتەوێت بێ ئیرادەی هەبێت کە دیفاع لە نیشتیمانەکەی بکە. نا نیشتیمان پەروەری نەماوە. ئێمە لە باتی شۆڕژگێرەکان نیشتیمان پەروەری و وڵات خۆشەویستی و نەتەوە پەروەری دروستکەین لە ناومان برد. ئێمە بە درێژایی ئەو 33 ساڵەی نەمانتوانیوە پەروەردەیەک بکەین. ئەخر ئەو شتانە بە پەروەردە دەکرێت. ئەو شتانە گە پەروەردە نەبوو چۆن دەکرێت؟ ئەگە تۆ نائەدالەتی هەبوو کە کوڕە مەسوولەکەت لەو پڕی خۆشی و ژیان دابژی کسە مەسوولەکەت لەو پەری، بەڵام ئەمن نەم دێ کوڕە فەقیر دەی معلومە ئیتمان بۆ نیشتیمان نامێنێ، معلومە ئەمن ئەو دەمی هیچ نەتەوەیەک بەلامەوە گرنگ نییە کە کورد تورکیا دێ ژێر پۆستاڵەکانی دەخایە نایخا. بۆیە ئێمە دەبێت لە پێشدا ئەو پەروەردەیە دروستکەینەوە، ئەو ئینتیمایە بۆ گەنجەکانمان دروستکەین، جارە وڵات بەجێ نەهێڵن. وڵاتی بەجێ دێڵە بۆ چێ؟ ئەو تابتە بزانە ئەو هەموو شوقەیە لێرە دروست دەکرێت لە سلەیمانی و لە هەولێر و لەوانە خۆوەندە هەمووی بەتاڵن زۆربەی عەرەب کڕیوەتی.
کە کاتێک خۆمان سەردەمێک دەمان کو تعریبمان دەکەن ئێستا کورد بۆ خۆی بەدەستی خۆی عەرەب دێنێتەوە ئەوەی دەکات کاتی خۆی شێرکە بێ کەس شێرێکی زۆر گەورەی هەبوو کە دەیکوی دیسان سێدارەکەم لەسەر شانی خۆم بردەوە لە بەغدایە هەڵم کردەوە یعنی ئەمانە حقیقەتێکە کە ئێمە دەبێ وازەح لەسەری بڕۆین کە ئێمە پێش هەموو شتێک بڕوامان دەبێ بڕوامان بەوە بێ کە ئینتمای نەتەوە ئینتمای نیشتیمان خۆشەویستی بۆ گەنج و لاوەکانمان بگەڕێنینەوە و لەسەر پەروەردەیەکی دروست لەسەر پەروەردەیەکی مۆدێر ئەو گەنجانەمە ئەتو بزانە ئانەکانە لە بە قانونی هەموو ئاکادیمێک لە ساڵی هەر 10 ساڵ نەوەیەک پێ دەکات تۆ ینی ئەو کاتێککە ئێمە ساڵی 92 هاتووینەوە وڵات منداڵێک لەدایک بووە ئەمڕۆ چەند ساڵێتی 34 ساڵێتی منداڵێک 10 ساڵی تەمەن بووە ئەستا چەندە 45 ساڵە یعنی وردە دەبرە باپیری دەڕۆ ئەوی دیکە مەسەلەن کە لەدایک بووە ئەوێ ڕۆژە ئەو ڕۆکانە ژنی هەیە منداڵی هەیە تا جانکۆی تەواو کردووە یا کەسابەتی چاچی هەیە یا کەسابەتی ئەوەی هەیە بزنسی هەیە کەوابێ ئێمە سێنەوەمان لە دەست داوە سێنەوە تۆ حیسابی وێ بکە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی گەنجە بەعکس ئەوەی کۆمەلگای سوید و لەندەن کە کۆمەلگایەکی پیرە کۆمەلگای کوردی بۆ چونکە ئێمە زادووەلەدێ زۆر دەکەین منداڵمان زۆر دەبێت بۆیە کۆمەلگایەکی گەنجمان هەیە کۆمەلگاکەمان ئەگەر بە ئاشکرا بوێرم بە ئەحسایەکە بێت دەبێت بڵێم 165 بەرەوسەری حەشیمەتی کوردی کۆمەلگای کوردی ژێری 35 ساڵە ئەی ژێرەوەی 35 ینی جەماعەتێکی زۆر کەمم پیر هەیە کاکەلی لە ناو قسەکانە زۆر هەست بە ناومێدی ئەکرێت و ئەوەی کە کورد بێ کەسە بەرەو پێشی هەڵبژاردنەکان نەچین و زیاتر لە 30 پەرد ململانێ ئەکەن ئەی ئەم بە دروشمی خزمەتکردن بە نەتەوەی کورد ئەی ئەمانە خەمخۆر نین ئەمانە دڵسۆزی نییە بۆ کورد من بە سەراحەت بڵم ئەوەی کە ئەو بازاڕەی کە دروست بۆ چەند ساڵە لێرە بە نێوی لیستی جیاواز و ئەوانم پێم وایە بەشێکی زۆری بیزنس پێم وایە بەشێکی زۆری لە ڕووی خەمخۆریەوە نییە بەرژەوەندی تاک عمدە بۆتەوە بەرجەستە بۆتەوە زەق بۆتەوە بۆیە ئەمن زۆر بڕوان بۆینە لەوەی گرنگتریش ئێمە تەجروبەی ئەوە پێنجمی شەشمین دەورەی پارلەمانیمانەیە وای لێ هاتۆ کە کۆمەڵانی خەڵک پارلەمانیان پێ زیادی بێت پارلەمانیان پێ شتێکی زیادی بێت چونکە پارلەمان تۆ پێت خۆشبودای دەخەی پێت خۆش بوو بێدەسەڵاتی دەکەی پێت خۆش بوو چۆن پێ خۆش وای لێ دەکەی تەنانەت نەتەنیا پارلەمان تەنانەت حکوومەتە کارتۆنیەکەش ئەمن بە هەر ئەمن ماوەیە کە لە ڕووی ئەو دەسەڵاتەی کە لە هەولێر بارزانی سەدای سەپاندووە بەسەر پارلەمان و حکوومەتەکەدا هەرچەند حکوومەتەکەی ئەتلافیە و یەکێتیشی تێدایە و پارتیشی تێدایە و گۆڕانیشی تێدایە بەڵام پێم وابێ ئەوەی کە بریاری سەرەکی و بریاری ئەوەڵ و ئاخر قسەی ئەوەڵ و ئاخردا هەر بنەماڵەی بارزانین و خودی کوڕەکەی مەسعود بارزانیە و ئەوانی دیکە ئەو دەسەڵاتیان نییە کە دەبێت حکوومەتێکی ئێتلافی لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان هەیبێت ئەمن زۆر زۆر لەوەیدا ڕەشبینم کە جارە ئینتخابات هەر بشکرێت دووەمەن ئەوەی کە ئەم هەموو زیادیە ئەگەر ڕاست دەکەن ئۆپۆزیسیۆنێکی بە قوتمان دروست کردبە بەداخەوە کاتی خۆی لە ساڵی 2009 ئۆپۆزیسیۆنێک لەدایک بوو کە تا ڕادەیەکی زۆریش هێژمۆنیەکیشی وەڕێخست و قەزیەیەکیش دروست بوو بە نێوی گۆڕان بەڵام بەداخەوە گۆڕانیش پشووی لەسەر خۆی نەبوو و زۆر زوو تەسلیمی دەسەڵات بوو و ئەو بانگەشەکردنەی کە بەرەو دەسەڵات یەکێک لە هەرە شتە خراپەکان بوو کە کردیان و نەدەبوو ئاوازوو بەرەو دەسەڵات بچن چونکە کوردستان پێویستی بۆ ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکاڵ و بە قووەت هەبوو کە چەشنی ئەوەی کە کاتی خۆی لە 2009 کاگنۆ شیرەوان درستی کرد یا بزوتنەوەی گۆڕان درستی کرد ئێمە ئەگە هەر لەسەر ئەو نەفەسە بەردەوام باین ئەو ڕۆکانە وای لێ نەدەهات کە هەرکەس لە ماڵە خۆی ئێستا وەڵامیش ئۆپۆزیسیۆنم ئۆپۆزیسیۆن چۆن ئەوە دەبێت بەرنامە کارت زندگیت ڕابردووت سابقەت هیچ نییە ئەوەیە کە ئەم پێم وابێت کە ئەو بەربڵاوەی کە جەنابەت باسی دەکەی لەو ناشی دەبێت کە بابسم لیستێ بکەم و لە عەقڵ دوو ئەندام پارلەمانم ببێت و بەشێک لە بودجەی دەوڵەتی حکوومەتی کوردستان بەرم ئەو بەشەکردنە ئەو کێشانەوەیە ئەمە یەکێک لە هەرە شتە خراپەکانە کە دەبێت زۆر بە زوویی
ئەگەر بکەینەوە سەر پارلەمانێکی واقعی و حەقیقی دەبێت تعدیل بکرێت دەبێت دووبارە کاری بۆ بکرێت کە ئەوە نەبێت هەر کەسێکی کورسێکی بر یا لەتکە کورسێکی بر قاسێکی بر بە کەیفی خۆی لە بودجێ حکوومەت ئیستفادە بکە و بە کەیفی خۆی لە بودجێ حکوومەت بێت ئەمە هەڵەیە ئێمە دەبێت دەرسەدێک دابنین ئێمە دەبێت زۆربەی وڵاتانی دنیا ئێستا تورکیا تا ئەم ساڵانەی ئاخر سەتادە بوو لەبەر کورد بۆی کە کورد نەتوانێت بچێتە پارلەمان دەیان کورد هەر حیزبێک هەر گروپێک سەتادەی نەبێ ناتوانێت بێت ئێستا کەمیان کردوێتەوە پێم وابێ بەڵام ئێستا وڵاتێکی وەکو سوید کە یەکێک لە وڵاتانە دیموکراسیەکانی دنیاە کاکە ١٤.5 ئەتۆ دەبێت دستوورێک دابنی ئەتۆ فڵان حیزب با ناویان نەهێنم کاکە تۆ بە هەمووتان بە 3 حیزبان بە 3 ئێتلافان کورسێکتان نەهێناوە نیوە کورسێکتان نێناوە بۆچیە تۆ دەبێت بودجەی دەوڵەت بخۆی ئەتۆ دەبێت بڕۆیەوە ماڵە دانیشی بڕۆ ماڵە دانیشە تا ئەو ڕۆژەی کە بەلانی کەمەوە 105 دەنگدەرانی کورد بەرەو خۆت ڕادەکێشی ئەو دەم بەڵێ تۆ شەرعی ئەو دەمە تۆ قانونی وەرە کاکە تۆ ئێستا بەسەر تورکەمەن کێشەی تورکەمەن ئەتۆ کاکە تۆ نەتوانیەوە بە 300 دەنگ بێ ناو پارلەمان کەچی کورد لەوەی کە دژی یەکتر لە ڕقی ئەوی دیکە ئەتۆ کابرا خانمەکە تێناوە بە 300 دەنگ کردوتە بە جێگر یا سکرتێری پارلەمان من ناحەقەیە خەڵک هەیە 25,000 دەنگی هێناوە ئەو فەرقی وەرتۆ ئەو 25,000 دەنگێناوە ئەو 300 دەنگی هێناوە ئەو چۆتە بۆ نوێنەری جێگری پارلەمان و سەرۆکی پارلەمان و ئەوی دیکەش مەسەنە نەیبردوێتەوە یا بردوێتەوە بۆتە ئەندام پارلەمانێکی سادە ئەمە دەبێت تعدیل کرێت ئەمە دەبێت ڕێگا و شوێنێکی بۆدانرێت و تەجروبەش زۆرە لە دنیادا زۆربەی وڵاتانی دنیا ئەو کێشەیان هەیە کە 100% حەقی هەیە بچێتە ناو پارلەمان 100% حەقی هەیە لە بودجەی دەوڵەت خوا ئێمە ئەومان ئێستا نەکردو بۆ چونکە ململانی و ملشکانەکانمان هەر لە ساڵی 93ەوە کە شەڕی ئیسلامیەکان هاتە ناو کوردستان و ئەو لە داخیوی ئیسلاممان ئاوا لێ کرد ئێستا بۆمان ناپووزێتەوە بۆمان ناپووچێتەوە ئیسلامی سیاسی لە کوردستان کێ کردی ئەم دوو هێزا لە ڕقی یەکتر کردیان زۆر جار گەنجەکانیشمان ئەگەر تێی بڕوانین و من خۆم چەندین گرۆپم هەیە لە فەیسبوک و مەسنجەرە کە بەس لە ئەوە ئەکەن گەنجەکانمان هۆکاری زیاتری ئەوەی کە سەفەر ئەکەن یان لە کچەکانمان ڕوویان کردووەتە حجاب و خۆداپۆشین ئەوەیە کە ترسیان لە درۆن و لە ئەم هێرشانەی تورکیە و هەتا ئێرانیشەیە کە بۆ نمونە ناوێرن چنە کونەماسی دووکان یا سەیرانگاکان و بە ئاسوودەی سەیرانێکی خۆش بەسەربەرن هەر بۆیە زیاتر و لە وڵاتانەکەن ئایا ئەم کۆچی گەنجەکانمان زیان ناگەێنێت بە کۆمەڵگا ئەم پێم وانە کورد ئەوەندە بێت دەسەڵات بێت کە دنیا وڵاتی لە جێگایەکی وەکو کونەماسی نەتوانێت هاوڵاتی خۆی بپارێزێت دەتوانێت بیپارێزێت ئەتۆ وڵاتی خۆتە ئەتۆ ئەو هەموو پارە و چەک و دفاق لە شەڕی داعش لە فەڕەنسا من ئاگام لێ لە ئاڵمان بە تایبەت و لە ئینگلیز وەرگرت کاکە تۆ دەتوانی لە ئاقل تۆزێک ئەتۆ لە درۆن بیان پارێز دەکاکە ئەو ناوێرێ ئەو بەشێک لەوەی کە ئەو درۆنانە ئاوە هەروە بە ئەهوەنتە و بە ئاشکرا و بە مەیلی خۆیان دێن بەرەو خاچی کوردستان و بەنێو سەیرانگاکان و کونەماسی و سوزانم ئەو ڕۆکانە لە نزیکانی وەتمان 3 دانەی ئاوا کردوتە خەڵوز ئەمە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە دەفکری هەموو شتێکی داین دەسەڵاتەکەمان دەفکری پاراستنی هاوڵاتیماندانی جا پاراستنی هاوڵاتی ژینگە دەگرێتەوە خودی گیانی خەڵکی دەگرێتەوە خودی مرۆڤ دەگرێتەوە خودی ئازادیەکان دەگرێتەوە خودی خۆشگوزەرانی خەڵکەکە ئەو خەڵکەی من ئەوەندەشی نەبێ خۆشگوزەرانی کە لە ڕۆژێکی هەینیدا 3-4 سەعات لەگەڵ ماڵ و منداڵەکەی لە ئەحمەداوا یا لە کانی ماسی بتوانێت تۆزێک غەمی دنیای بەباکە تۆزێک لە غەمی دنیای دوور بێتەوە ئەی تۆ چکارەی ئەی ناڵن دەوڵەت بابی میلەتە نە ئەمە زڕبابێکی پیسنەوەنە زڕبابێکن کە بەڕاستی ناتوانن بابی وڵات بن بۆ چونکە بەشێکی ئەوەی کە ئەو ڕۆکانە بودجە و پارە و هەموو شتێکی بەدەستە و جێیشیشی بەدەستە کاکە دەڵە پێم خۆشە والی تورکیا بم والیەک بم کە ئۆردۆغان دامدنێ کاکە ئەو دەڵێ هەڵدەستێت دەڵێ
ڕۆژنامەنووس نینەوانە دەورە تو سەیری ئەم کارە ساتە بکە دوو دانە کسی جوان کەم نەرچانم دەناسی دوو کسی جوان هەستاون کامێرایان پێ بەس کامێرا و قەڵەمیان پێ بەس کامێرا هەستاون چوون لە هەورامان بیان هەیە بەرنامێکی کولتوری تەجدید کرد لی داون کردوونی بە خەڵووس دەست بەجێ ئەمە سەعات 11 تەلەفۆنیان بۆ کردم ئەو ڕۆژەی من بەرنامەم دەبوو هەبێت کە بەرنامەکەم تێکچوو لە یەکێک لەو تەلەڤیزیۆنانەیوان سەعات 12 هەموو ڕاگەیاندنی بنەماڵەی بارزانی بە هەمویانەوە دەڵێ فەرماندەیەکی گەورەی پەکەکە کوژرا لەگەڵ چەکدارێکی بابە نە فەرماندە بۆ نە چەکدار بووە ئەی باشە ئەو سەیارە لەوێ بۆتە خەڵووس دەبڕۆن چای لەکەم بزان دەمانچەیەکی تێدایە هەر قۆچەقانێکشی تێدایە ئەتۆ بۆچی وا دەڵێ کاکە بۆ وا دەڵێ بۆ درێ دەکەی ئەتۆ دەبوو هاتبایە سەرخەت دیفاع لەو هاوڵاتیانە کردبایە جانی خۆیان لەدەستداوە ئەتۆ کەس نازانێ ئەتۆ مثل ڕۆژنامەنووس 6 ساڵ بۆ دەبێت لە شیلات زێگیرا بێت بۆ حکمی 6 ساڵ ئەتۆ دوێنێ پێرەکانە مەلات گرتۆ بە نێوی داعش ئەو ڕۆکانە ئیزنت داوە ئازادت کردو جا کواوە وڵاتە جا کواوە سیستەمە جا کواوە قەزایە نا ئێمە کێشەمان زۆرە و ئەم گەنجەی کە تۆ دەفەرمووی حەقی خۆیەتی کە نائومێد بێ حەقی خۆیەتی کە نەچێتە کونەماسی حەقی خۆیەتی کە بچێ چارشەیەک بەسەر خۆی دادا بۆی کە لیان نەگۆڕێت و بەردرۆنیان بدەن ئەوانە من حەقیان پێ دەدەم تا ڕادەیەک بەڵام ئەوی دیکە دەگەڕێتەوە سەروەی کە ئەم ئیرادەیە لە کوێیەکە ئەمە پێشی پێ بگرم ئەم پێم وابێت دەمانتوانی هیچ نەبێت هەر ئیجازەمان بە برادرانی قەندیل دابایە پێم وابێ ئەو کارەیان دەکرد بە دڵ و بە جانیش کە کاکە تا ڕادەیەک سنوورێک بە ئەو درۆنانە دابنێ ئەی ڕۆڵی کۆمەڵگانی و دەوڵەتیەکان چی بووە لەم بارەیەوە تا چەند هەستاون بە ئەرکی خۆیان بەجێهێناوە بۆ ڕێگریکردن لە پەلامارەکانی تورکیا ئەزین چۆنە حقیقەتێک ئێمە دەبێت ئەوە سیاسەتی ئەو بەشە عاتف و مەتفوشتیوانێ ئەو بەشە دەبێت بگەڕێنەوە سەر ئەوەی کە هەموو وڵاتێکی بە تایبەت ئەمڕۆ کە مەسەلەی ئەنێرژی و مەسەلەی وزە یەکجار فاکتەرێکی گرینگە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا لە بریتانیا خەڵک دێتە سەر جادە دەست بەجێ کە تۆ بزانی غاز گرانکەی کارەبا گرانکەی میلەت قبول ناکە زۆربەی ئەو دەوڵەتانەی ئەوروپایش حقیقەت ئەوەیە کە زۆرتر مافی میلەتەکەی خۆیان لەبەرچاوە بۆیە حقیقەتێکەیەکە تورکیا بەشێکی گەورەی ناتۆیە لە ناتۆدا بە ئەندامێکی بەرجەستەیە ئەوان حەقی خۆیانە ڕعایەتی میلەتی خۆیان بکەن ئەوان حەقی خۆیانەکە هەرچەند مرۆڤایەتی نەماوە بۆ شێوەی کە دەبێت بکوترێت یعنی مافی مرۆڤ و ئومەمی متحیدەوانە بەڵام ئەمن دیسانەوەش لەو لایدا دەنێم قبولی دەکەم کە ئەویش دەبێت دە فکری هاوڵاتی خۆی دابێت ئەوە ئینگلیسە ئەوە فەڕەنسەیە ئەوە هۆڵەندە ئەوە ئیسپانیایە ئەوە ئیتالیایە ئەوانە هەمووی محتاجی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یا بە ڕووسدا دەڕوا یا بە ئازەربایجاندا دەڕوا یا بە تورکیادا دەڕوا ئەو وزەیە ئەگەر لەسەر ئەو ئەرقەلەی بۆ دروست بێ لەسەر ئەم ڕێگایانەی کە هەیە تا ئێستا کوونیە ئەوە بەندەری جیهانە و ئازەربایجانە ئەوە چی پێ دەڵێن ئۆکراینە ئەگەر ئەوە لێی دروست بێت معلومە کە گران دەبێت لە وڵاتێکی وەکو ئینگلیز دە پێنس بنزین بڕاتە سەری ئای خەڵک هاوارە دەکات ئەم دەوڵەتانە لەسەر دەنگی خەڵک دەبنە دەوڵەت ئەگەر دەنگی خەڵکیان نەبێت دەپوچێنەوە و لایەن دەبن وە ئەوانە حەقی خۆیانەکە ڕعایەتی دیپلۆماسی وەزعی سیاسی ئێکۆنۆمی ئەوەی خۆیان بکەن و مدارا بکەن لەگەڵ تورکیا و مدارا دەکەن بەڵام کەس ئەوەی بە من نەکتۆکەمە ئەمن لەم بەرژەوەندی گەورەی اقتصادی منە چونکە وڵات نیم ئەو بەرژەوەندی گەورەی اقتصادیت چییە بەرژەوەندی هەرە گەورەی اقتصادەکەی من دەستێتە چرفانی کوڕە شێخ و کوڕمەلاکان و کوڕە سەرۆکەکان لە سەری ڕەش و لە هەموو دل لە هەموو کوردستان حقیقەتێک ئەوەیە کە ئێمە ئەو بەرژەوەندی گەورەیەمان نییە بەڵام کەوابێت دەتوانین ئیرادەمان هەبێت کە قبولی نەکەین کە قبولی نەکەین کە قبول نەکردنەکە چۆنە ئەویش ئەوەیە کە ئیجازە نەدەین بە ئاسمانی ئێمەدا هەموو ڕۆژێ درۆنێکی یاری مناڵان بێت و سیارێکم لێ ئاگر تێبەردا و
جانی چەند کەسێکم دوودا ڕۆژنامە نووسم نێو سیارەکەدا بکاتە خەڵوسوانە ئەوە دەتوانین ئەوانە بکەین دەتوانین ئەوانە بکەین تورکیاش ناتوانێت لەباری جیا ناتوانێت لەوەی زیاتر مەگەر ئەوەی کە ئیتر ئێمە دەبێت لۆبێکی وامان هەبێت لە ناو کۆشکی سپی و لە ناو سنای ئەمریکا و لە ناو وەزارەتی دیفاعی ئەمریکا و لە دەستگا وەزارەتی دەرەوەی بریتانیا کە ئایا واقعەن ئەوەی کە ئەوان دەڵێن میساقی میلی خەریکە پیادە دەبێت خەریکە جێبەجێ دەبێت ئەم لەو بڕوایدانیم بەڵام ئەگەر دەبێت لە عەقڵەوە دەمان لۆبی هەبایە ئەم هەموو سیاسەتمەدار و فواد حوسێن و نازانم چێ و چێ و چێ دیوانە ستەکەن لە بەغدایە ئەوان هەموو کوردن ئەوەندە لۆبیان کردایە کە ئەرێ کاکە واقعەن ئۆردوغان شێت بووە یا واقعەن میساقی میلی بەڕێگاوەیە پیادە بکرێتەوە میساقی میلی ئەمڕۆ لە دنیادا ئەگە واقعیش بێت ئەگە بکاتە سەرعەجزی واقعیش بەغیر از کوردستان و ویلایەتی مووسڵی کوێی دیکە نییە چونکە ئەو ناتوانێت بچێتەوە مەغریبەوە و ناتوانێت بچێتەوە لوبنان و ناتوانێت بچێتەوە سووریا و ئەو ناتوانێت بچێتەوە سعودیە و ئەوانە گەورە ئەوەی کە فەقیرە و پێی دەوێرن لە میساقی میلی ئەگەر دنیا بل بۆی ڕادەکێشێ کە کوردستان ببێتەوە بەشێکی تورکیا ئەوە کێشەیەکی دیکەیە کە دەبێت ئەوەش ڕۆشنبیر و ئەوەش کە دەبێت نوخبەی کوردی لۆبی کوردی دەبێت بێنێ ئەوە بۆ میلەتەکەی تۆزیحدا بۆ میلەتەکەی شەرەکە ئەمە قازاندی سێ و زەرەری چێ زۆر باشە مامۆستاگیان کۆتا پرسیارمان ئەمە ئەبێت خوێندەوەتان بۆ داهاتوو چییە و دۆخەکە بەرەو کوێ دەگات بەو ئاماژانەی کە پێتان کرد وڵا حقیقەتێک پرسیارێکە کە زۆر مەطرحە و ڕۆکانەوە نەتەنیا بۆ ئێمەی کورد بۆ زۆربەی دنیا ئێستا مەسەلەن ئوکراینێکیش لە خۆی دەپرسێ داهاتوومان بەرەو چۆ دەڕوا مەسەلەن یەمەنیەکیش لە خۆی دەپرسێ حوسێکیش لە خۆی دەپرسێ لوبنانێک لە خۆی دەپرسێت ئەوە تاتۆ دەبینی شەڕی غەزاوە ئەو بەرەو ساڵێک دەسێ بزانە چی هایوە بۆ ڕێخستۆ دنیا لە ئاڵۆزیدایە یعنی ئەمە دەتوانم بڵم تەنیا نورێکی بچووکە ئێمە تەنیانین لەم قڕوەسەری لەم دەربەدەریە و لەو وەزعیکە هەمومان نیگەرانی داهاتوین منی زۆر نیگەرانی داهاتوم ئەتۆش نیگەرانی داهاتووی بەڵام بڵین بەخۆشیەوە ناڵین خۆشحاڵ نەبین بەڵام بەخۆشیەوە وەکو دێڕەکەمە گەجێبەجێ بکەم ئێمە تەنیانین لەوەیدا دنیا بەرەو ناڕەحەتی دەڕوا حتا ئەمریکا وڵاتی چووکو ئەمریکا تووشی ترامپێکی ئاوە نێرەکرد دەبێت تووشی ترامپێک دەبێت کە نازانین چ دەکات لەوانەیە ترامپیش بگاتەوەی کە ئەمریکا وڵا من دەسەڵات نادەم دەورەی پێشوو کوتی دەسەڵات نادەم میدیە بوو بە وەڵاوگرمەیە لەبەر کۆشکی سپی لەبەر کۆنگرێسی ئەمریکایە کە کۆنگرێسیان تاڵان کرد لە ئەمریکا ئەوە ڕوویدا بۆیە بەشەریەت لە خەتەردایە بە تایبەت بەهۆی ئەو هەموو هۆشی زیرەنگ و دەستکرد و ئەوانەوە نوعێک دڵە ڕاوچێ نوعێک نادڵنیابوون لە ژیان هەموو مرۆڤایەتی گرتوێتەوە بەڕاستی بەڵام کێشەی ئێمە کێشەیەکی دەتوانین بڵێن تا ڕادەیەک با جیایکەینەوە لەو شتە عامەکە هەمومان جیهان نیگەرانە و بەرەو چۆ دەڕۆین و تۆ بسەرگەت جۆ بدەی خەبەرەکانی ژینگە دەڵی بەیانی دنیا دەڕوخێ ژینگەکەمان دەخەتەردایە ژینگەکە لەوەدا نییە کە تۆ بتوانانی هەناسە بدەیت تا لە هەولێرە بیستم دوێنێ پێرێ تا هەناسەدان قورسە هەناسەدان هەولێرێک کە لە چاو پایتەختەکانی وەکو تۆکیۆ و وەکو لەندەن و وەکو مێکزیک و ئەوان هەر پایتەختێکی زۆر بچووکە بەڵام دەڵێن لەوێ بەهۆی ئەو هەموو گاز و غاز و مازەی کە لە سیارات و لە مەعمەلا پیسانە دێتە دەرێ ژینگە دەخەتەردایە یعنی خەتەرێکی گەورە کە ئەو ڕووکانە تۆ دەبینی شاخە گەورە سەهۆڵەکانی دنیاە قوتبی شیمالەوە دەتوێتەوە دێنە خوارێ ئەوانە یا حەرارەی دنیاە بەرەو سەر دەڕوا ئەمانە هەمووی خەتەری گەورەن لەگەڵ هەمووی ئەوانەدا حاڵەتەکەی خۆمان کە نابێ ئەوەی بکەینە موبەڕیر نابێ بیکەینە بیان و دەست لەسەر دەستدا بدەین و نیگەران نەبین بەڵێ من زۆر نیگەرانم ئەمن نیگەرانم لە کورد ئەمن نیگەرانم لە خودی کورد بەداخەوە ئەو ڕۆژانە کابرایەکی کۆنە سیاسی کوتی لە ناو کووردا بە درێژایی مێژوو ئەوەندەی کە جاش و خۆفرۆشە بووە ئەوەندە شۆڕژگەر نەبووە ئەم پێما بێ ڕاستێکی تێدایە ئەو قسەیە ئێمە دەبێ ئەو ڕۆکانە ئەوەش لە چی ڕادێ لە بۆی ڕادێکەمە قەت پەروەردەیەکی دروستمان نەبوو هەرگەسن هەر پەروەردەمان پێی مهتەم نەبووین بە پەروەردە
پەروەردە باخسی مناڵانە، پەروەردەیە کە هێزێکی نیشتیمانی دروست دەکات، پەروەردەیە کە وڵاتێکی دروست دەکات کە تاکەکانی وڵات خۆشەویست بن. بۆ ئەومان نەبووە. بۆیە من پێم وابێ کە بەڵێ چاوەڕوانی شتی خراپیش دەکەم. چاوەڕوانی ئێمە لەگەڵ عێراق دەستمان داوەتە لە هەرێمی کوردستان بەو پەڕی چوونە ناو یەک سەردەمێک شەمشێرمان لێ کێشاوە، سەردەمێکە لەو هەڵاو گرمەی دوای داعیشیشدا مالکیمان پێهیز بووە، عەبادیمان پێهیز بووە. یاکە سیاسەتمەداری بێعەقڵمان زۆرە، نوخبەی بێعەقڵمان زۆرە، نوخبەیە کە نازانێت سیاسەت بکە، نوخبەیە کە ناتوانێت تەعامل بکە. ئەمە خەتەری گەورەی نیگەرانی کوردە. ئەوە بۆ من زۆرتر نیگەرانێ لەوەی کە سپێنێ تورک حەملە دەکا یا ناکە. حەملە بکرەوە شتێکی جیهانە، شتێکی ناوچەیە و گەورەیە و دیتر دەبێت بە جۆرێک لە جۆرەکان دووبارە پەنا بۆ شاخ و چێوان بەرینەوە، پەنا بۆ برادران و بۆ هەواڵانی باکوور بەرینەوە و پێکەوە هاودەست بین و پێکەوە ئیتحادێک دروستکەینەوەوانە. ئەم پێم وابێ ئەو ڕۆکانە کورد پێویستێکی یەکجار زۆری بە گوتارێکی نەتەوەی یەکگرتو هەیە، ئەوەی کە لە 2013 قەرار بوو بچین لە هەولێرە دروستی کەین، بەڵام بەداخەوە لە سەروەی کە چێ ببێتە سەرۆکی نەتەوایەتی. ئەمە لەوێ بوو بڕوان پێ بکەن تەنیا و تەنیا سەرۆکە کۆنگرەی نەتەوەیی سەری نەگرت لە 2013 لەبەرەوەی کە مەسعود دەیکوت دەبێت ئەمە سەرۆک بم، هەر ئەمە سەرۆک بم. یعنی ئەمە ئەو پەڕی تموح و ئەو پەڕی تەماحە مەسە ئەو سەرۆکەی کە دەیکوت چۆنە تۆ سەرۆکی میلەتێکی 5-6 میلیۆن دەبی کە دێ لەسەر تەلەڤیزیۆنی وەکو منداڵان دەڵێ چ شتێ حیسابێ بۆ کەسێ ناکەم، چۆن چ حیسابێ بۆ کەسێ ناکەی. ئەم ئێستامە 4 کەسین لێرە کامێرامەنێک و ڕۆژنامە نووسێک و جەنابەت ئەمە چۆن دەتوانم حیسابتان بۆ نەکەم؟ ناکرێت دنیاوە. سەویژە تۆ وڵاتێکت لەبەردەستدایە کە خێنی لاوەکانە مەعاشی خەڵکەکەت هەموو لەژێر چۆکیش تۆدا چۆن حیسابی بۆ ناکەی؟ بە حیسابی بۆ بکەی. ئەمانە پرۆفیشاڵی خەڵکی سادە و خەڵکی ئەتا نەم زارێکی ئەو دەمی 2017 شتێکم بەکارێن منداڵانە هەرچەند گوناحەتۆ بە منداڵ بێنی مقارنەی بکەی لەگەڵی چکە زۆر مناڵ هەیە زۆر عاقڵترن بەڕاستی زۆر کاکە ناکرێت تۆ لە وڵاتێکی وەکو عێراقی دەژی حیساب بۆ بەغدایانەکەی چ شتێ حیسابێ ناکەم بەغدا مفلیسە بەغدا بۆ مفلیسە تێوە نییە هەموو ڕۆژە وەفت وەڵای ڕۆژوە بۆ 2000 وەفت چوە هەرەو قەدەری بۆ خۆم چاوم لێ کردو لە میدیاکان ڕۆژوە بۆ 2000 وەفتان ناردو بەیانی وەفتێک بۆچی بۆی کە تەیسامی بە قوربانت دەم دەسەر سەرت گەڕم بە قوربانی پرچ و ئەوەت بم مەعاشی و ماگەشم بۆ بنێرە بە تۆ مەعاشەکەی لێ دەخۆی نانێرێویش دڵی خۆم بۆ خۆمی تۆش دەخۆم ئەوان عەرەب تێمان گەیشتو ئەمن لەوەی نیگەرانم کە ئەو تەجروبەیەمان لێ بکەنەوە هیچ بێنن بە دووبارە بە زۆرینە و کەمینە کە دەستورەکەش دێک دوو نوقتەی ئەوەی تێدایە کە دەتوانن ئیستفادەی لێ بکەن لە زەعفەکەی و ئەزانین چۆنە ئەوەی کە ئێمە دەبوو کردبامان لە 2005 دوای 2000 دوای مەجلیسی حکوم کە 2005 ئێمە دەسەڵاتێکی زۆرمان نەبوو ئەویش ئەوەیە کە ئێمە کوتمان فیدراڵ حقیقەتێک ئەوەیە خەتەری گەورە لەسەر ئێمە هەرێمی کوردستان ئەوەیە کە فیدراڵی نییە ئێمە فقط ئێمەی کوردین دەڵێن فیدراڵ یەک بەشەری دیکە لەم عێراقە ناڵێ عێراقی فیدراڵ هەر دەڵێ عێراق و ئەم شوێنیزم و ئەم نەتەوە پەرستی و ئەم تەموحی عەرەبان ناشادرێتەوە حقیقەتێک هەیە ئەوان پێیان خۆشە عێراقی عەرەبی هەبێت هەر لە زۆر زمانی مەلیکیەوە حتا عەبدولکەریم قاسم جارێکە کوتی وڵاتی کورد و عەرەب دوایە پەشیمان بوونەوە بەعسیەکان هەموو کوتیانە عێراقی وەحدە ئەمە حقیقەتێکە کە دەبێت ئێمە دەبوو لە دوای 2005 بە تایبەت لە بەغدا کە یەکچووک و مامزەلالی بۆ هەموو دەسەڵاتی و بۆ هەموو زۆر زانەیەوە هەیبوو دەبوو بزانێ کە بە یەک هەرێم فیدراڵ دروست نابێت ئێمە لەو دەمێوە پاڵمان داوەتەوە ئێمە فیدراڵین و هەرێمێکی سەر بەخۆینانە نا فیدراڵی بە یەک هەرێم دروست نابێت ئێمە دەمانتوانی بە شیعە و بە سونە و بە کوردە کۆنفدراڵی دروستکەین ئەڵعان باشتر بووین بەڵام بە فیدراڵیش دەبوو هەموو هەولێکمان دابایە هەرێمی بەسرە بکەینە هەرێمێک ئێمە بە تاقە هەرێمێکی چۆن دەتوانین بڵین فیدراڵ بەڵام مەگە 3-4 هەرێم باین یا تەنانەت کوردستانمان کرد بە 2 هەرێم ئەمە ئەم منداڵ بازاڕێکە بە تایبەت نوخبەی ماڵی بارزانی دەیکەن
ئەوە هوشیار زێباری ئەوە فواد حوسێنت ئەوە نازانم چێ ئەم هەموو وەزیرە ئەم کاکە هەموو حەول و تەقەلەن بەو هەموو درێژایی ساڵانە بە هەموو هێزەکانی کورد بۆەوە بۆ کە چەند لە عێراق بچێشینەوە بەلای خۆمان هەموو بۆ مستەفید بوونە هەمووی بۆ ئەو هەموو مستەفید بوونەیە کە مەسەلەن سەرۆک کۆمارێکەیەتی یا وەزیرێکی دارایی هەیەی لەوەیدا ئێمە نەتەوەمان لەبیر چۆتەوە نەتەوەمان ینی لە دەستی ئەوڵدا یعنی ئەولەویەتی ئەم دەسەڵاتی کوردی نەتەوەی خۆی نەبووە وڵاتە هاوڵاتیەکانی نەبوون بەڵکو ئەولەویەتی وان بەرژەوەندێکی پیس و بۆگەن و گڵای مادی چەند کەسێک بوو ئەم چەند کەسێک لە بەغدایە بوون ئەمە پێم بڵێ یەک نەفەر بە درێژایی ئەم هەموو ساڵی کە چۆتە بەغدایە بە وەزیر بە سەرۆک وەزیر بە هەر چێکی بە مدیر عام پێم بڵێ یەک دانیان ئەو هەموو ئەندام پارلەمانە مستەفید نەبوو بێت یەک ئەندام پارلەمانم پێ بڵێکە بیلیۆنێر نەبوو بێت ئەمە چۆن وڵات ئاوا دروست بێت جا چۆن وڵاتێک ئاوا خەتەری لەسەر نێت کاتێکی ئەتۆ بە مستێک دۆلار بە مستێک دینار ئاوا پشت دە میلەتی خۆت دەکەی ئەی چۆن ئەو میلەتە چۆن پێ بکە ئەو میلەتە چۆن بڕوای بە تۆ بێت هەیقەدەوەیەکە متمانەی نێوان میلەت و نوخبەی کوردی لە دەستدراوە هیچ متمانەیەک نەماوە و حەقیشانە بەڕاستی چونکە ئەوەی کە چوو بۆ بەغدایە ئەوەی کە چوو بۆ هەولێرە کیشفانی خۆی پڕ کرد. سپاس بۆ ماندووبوونتان بەڵێ بینەرانی مەودا میدیا بەم شێوەیە هاتیینە کۆتایی زنجیرەی دووی بەرنامەکەمان تا دیدارێکی تر ماڵاوە.